بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی گرنگی یاسا لە کۆمەڵگەدا و چەسپاندنی یاسا لە کۆمەڵگەدا و بەرقەرارکردنی ئاشتی کۆمەڵایەتی چەندە گرنگە بۆ هەمووان بۆ ئۆرتاکێک لە کۆمەڵگەدا چەندە گرنگە هەست بۆ بکە کە ئاشتی و ئارامی و ژیانی پارێزراوە گفتوگوێن پرس و بەسوا بەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکسەتی بالی چاودێری سیاسی کاکسەتی سڵاو لێبێ زۆر سپاس بەخێرات سەر زۆر بەخێر بێ لە گرنگی یاساوە دەست پێ بکەین گرنگی یاسا بۆ کۆمەڵگا چییە؟ بەڵێ بێگومان هەموو کۆمەڵگا پێویستی بە یاسا و دەستور هەیە وەکو بنەمایەک بۆ ڕێخستنی پەیوەندیە کۆمەڵایەتەکان لە نێوان تاکەکانە و هاتنەدی یاسا لە سەرەتای دیارە لە کۆمەڵگە سەرەتایەکانە یەکەم جار یاسا بەم شێوەیە نەبووە و هێز هەبووە بۆیە قۆناغ بە قۆناغ مرۆڤ گەیشتەوە ئەو قەناعەتەی کە کاتێک لە چوارچێوەی گوندەکان یا شارەکانە کۆبووەتەوە پێویستی بەوە هەبووە لە چوارچێوەیەکە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ یەکتراوە لەگەڵ شوێنی بەڕێوەبردننی ئەو شوێنەیە ڕێکخە ئەمە بۆتە بنەمای دروستبوونی یاسای دانراو کە لەلایەن کۆمەڵگە سەرەتایەکانەوە قۆناغ بە قۆناغ گەشەی کردووە تا هاتووەتە سەرەوەی کە یاساکانی چەندین فەرع و لقی لێبووتەوە و گەشەی کردووە بۆ بوونی دەستوری هەمیشەی لە نێوان کۆمەڵگاکانە و تەنانەت لە ڕووی ئاینیشەوە بێگومان کە ئەمڕۆ یادی لەدایکبوونی پێغەمبەری ئیسلامە پیرۆزبایی لەسەر جەم مسلمانان و خەڵکی کوردستانەکەین و لەم یادە پیرۆزایە کە بێگومان کە ئەو بۆ ئاشتی و بۆ پەیامی دادوەری لەلایەن خوای گەورەوە نێراوە کۆڵێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن لیلعالەمین کە وشەی ڕەحمەت سۆز و بەزەی و ئەوانە ئەچێتەوە چوارچێوەی ئاشتی و ئاشتی کۆمەڵایەتی بۆیە هیچ کۆمەڵگەیەک بێ یاسا نەژیاوە لە کۆمەڵگە سەرەتاییەکانەوە تەنانەت کە وردە وردە بە قۆناغەکان دەستی پێ کردووە کە ئەگەڕێنەوە سەرمێژوو بۆ نمونە لە کۆمەلگای و شارستانیەتی سۆمەریەکانە یاساکان پەیوەندیەکانی لە نێوان تاکەکان و لە نێوان حکوومەتی خۆجی ئەو ناوچەیان ڕێخستووە دواتر بۆ یاساکانی حاموڕابی دواتر خۆناغ بە خۆناغ لەلایەن فەیلسوف و یاسادار ڕێژەرەکان یا منەزیرەکانی یاساوە گەشەی پێدراوە تا ئەوەی کە یاسا هەموو لقەکانی لێبۆتەوە و هەموو چوەتە جزئیاتی ڕێخستنی ئەم پەیوەندیانە لە نێوان تاکەکان یەکا و لەلایەن دەوڵەتیشەوە بە هەمان شێوە باشە کاکسەتی شتێکی بیرێنامەوە چەند گرۆسە لە کتێبی پەیمانی کۆمەڵایەتیە ڕێک باسیەوە کە دەڵێ کۆمەڵگەکان هەر تاکێک لە کۆمەڵگەدا پێویستی بە جۆرێک لە ڕێککەوتن هەیە لە نێوان خۆیاندا ئەنی هەر تاکێک من لە کۆمەڵێک مافی خۆم خۆش دەبم یان هەندێک واجب دەکەوێتە سەرشانم لە بەرامبەر ئەوەدا ینی هەندێک مافم بۆ دەستە بەرە بێ یعنی یاسانی کێسە لە کۆمەڵگەدان هەندێکی سزایە بۆ ئێمە هەندێکی کۆت و بەندکردنە بۆ ئێمە بەڵام لە بەرامبەرەوەیە ئەنی دوجار هەموو کۆمەڵگەکە بەیەکەوە هەندێک مافی دەست دەکەوێت کۆمەڵگەی ئێمە چەندە بڕوای بەم پابەندبوونە کۆمەڵایەتیە هەیە بەڵێ بێگومان هەر یاسا یەکێک لە بەشەکانی کە تیۆری عقدی ئیجتیماعیە واتە هەموو تاکێک بەشێک تەنازولات ئەکات لە مافەکانی خۆی و ئەیدا بە دەوڵەت و دەوڵەت لە چوارچێوەی یاسایە ڕێکی ئەخات و لە ئەمە لە ئایندایە دەستەبەری مافەکانی تۆی تاک ئەکات چونکە تۆ وەکو تاکێک لەوانەیە نەتوانی مافەکانی خۆت بپارێزی پێویست بە دەوڵەت هەیە دەوڵەتیش لە ڕێگەی یاساوە بەڕاستی ئێمە یاسا سەرچاوەی سەقامگیری کۆمەلگایە و جێبەجێکردنی یاساکان دەستەبەری کۆمەلگایەکی تەندروست ئەکات و یاسایش بۆ خۆی پێویستی بە کەرەستەکانی جێبەجێکردن هەیە تۆ وەکو لایەنی تەشریعات لەوانەیە زۆر جار ئێمە کێشەکانمانەوەیە لە کۆمەلگایە لەوانەیە کێشەی نەبوونی یاسامان نەبێ ئێستا پەرلەمان ئەڵێ پەرلەمانی کوردستان ئەڵێ پەرلەمانی عێراق ئەڵێ زۆر جار جوانترین یاسا و باشترین یاسا بە پێی پێوەرە نێودوڵەتیەکان دەرکراوە ئایا زەمینە کۆمەڵایەتیەکانی یان حکوومەت کەرەستەی پێویستی هەیە بۆ جێبەجێکردنی کە بێگومان ئەبێ هەیبێت ئەمە گرنگە چ لە ڕێگەی بڵین کە مەحاکمت پێویستە و هێزی جێبەجێکار کە هێزەکانی ناوخۆیە ئەمانە چنە کەرەستەکانی جێبەجێکردنی یاساوە سەرڕای ئەوەی کە زەمینەی کۆمەڵایەتی وشیاری یاسایی هەبێت لەوانەیە زۆر جار کەمترین کێشە و مەشاکیلیش هەبێت کە تۆ ڕوو بکەیتە دادگاکان ئەگەر خەڵک وشیاری یاسایی هەبێ و ئامادەیی تیا هەبێ بۆ جێبەجێکردنی یاساکان لەوانەیە کەمترین کێشە ئێمە لە ئەو کاتە لەلایەن کەسانێکی وەکو ئەبێ بە جۆرێک لە
ئینحراف کەسانێکە لە کۆمەلگایە پەنجەی بۆ ڕاکێشرێوانە یاسا جێبەجێ ناکەن بەڵام ئەگەر کۆمەلگا زمینەی یاساکانی هەبێ هوشیاری یاسایی هەبێ ئێمە تووشی کەمترین کێشە و گرفتی کۆمەڵایەتی شەبینەوە. باشە کاک سەرتیب زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەدا یعنی هەندێک لە کێشەکان بەدەر لە یاسا لە دەرەوەی قانون لە دەرەوەی دادگاکان چارەسەر دەکرێن تۆ کادرێکی دیاری حزبیش ینی زۆر جار چویتە تا و کۆڕ و کۆبوونەوەنەوە بەشداری لەو سڵح و ئاشتەواییانە کردووە ڕوانین چییە لەسەر جۆرە سڵح و ئاشتەواییانە هەندێک خەڵک ڕخنەی لێ دەکرێن. بەڵێ بێگومان تۆ مافێکی دەستە بەرکراوت هەیە بە یاسا بۆ مافی تەنازولت هەیە بۆیە ئەوە ینی وەکو تاکێک لە کۆمەلگایە ئەو مافانەی کە حەقی مکتەسەبە ئەتوانی لە بەردەم لایەنی پەیوەندیدارە خۆت تەنازول لەو مافانە بکەین نەک وەکو تەدەخولی دادگا لەو بوارانەیە دوو بابەتی جیاوازە. ئێمە وەکو باسم کرد کۆمەلگەی کوردستانیا کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆتەزانی بەشێکی سەرچاوەی تەشریعات ئاینە بەشێکی قیەمی کۆمەڵایەتیە و بەشێکیشی ئەو بنەما یاسایانەیە کە لەلایەن کۆمەلگە پێشکەوتن خوازەکانەوە هاوردە کراوە بۆیە یەک مەزدەری تەشریع نییە لە کوردستان و لە کۆمەلگەی ئیسلامیە بۆ نمونە هەر لە ئیسلاما تۆ حەقی تەنازول و لێخۆشبوون هەیە و لە کۆمەلگایە وەکو تاکێک تۆ لەوانەیە حەقێک بکەوێتە لای کەسێک مافی لێخۆشبوون و دەستبەرداربوونی ئەو مافەت هەیە ئەوە کەوێتەوە سەر تاکەکان خۆیان کە ئەمە لە ناو کۆمەلگەی ئێمەیە بنەمای لێخۆشبوون لێبوردەیی هەر هەبووە و تا ئێسیشی لەگەڵا بێ هەبێ بەڵام مافە هیچ کەسێک ناتوانرێ بەشتێکی باشی دەزانیەوە سڵح و ئاشتەواییانی کە دەکرێت ئێمە باسی کە یاسا ئەەکەین یاسا هەڵقوڵاوی کۆمەلگەیە و لە یاسایە هاتووە حەقی تەنازول لە یاسایە هاتووە ئەوە نییە پەیوەندی بەوە هەبێ من بە باشی بزانم یان تۆ بە باشی بزانی لە یاساکەیە هاتووە مافێکە ئەو کەسە توانێت بەکاری بێنێت. باشە هەنی هەر بەشێکە لە یاسا بەڵێ بەشێکە لە یاسا ینی لادان نییە لە یاسا لادان نیە جار ینی ڕخنەی ئەوە دەگیرێ بۆ نمونە کەسێک دەکوژێت تاوانێک دەکا کارێکی نایاسایی دەکا دوایی 5-6 پیا ماقۆڵ و ڕشتوی دەباتە ماڵەکە و لی خۆش دەبن و ینی بە ئاسانی لی خۆشە بن ماڵەکە ڕۆگیرە بن وای لێ دێ ینی جۆرێک ئەها کەسە کاستەکە بە ئاسانی لی دەرچووە لە تاوانەکە بێتە پاڵنەرێک بووی تاوانی دیکە بکە. بێگومان ئەو بابەتە وەکوتم لە یاساکانە کە هاتووە و یاسایانە من و تۆ دامان نناوە یاسای کە ئەتوانین بڵێ 10 ساڵە 50 ساڵە مەحاکم و زیاتریش یعنی کاری لەسەرەکە و حەقێکە ئەو کەسە خۆی ئەتوانێت دەستبەرداری بێ دەستبەرداری نەبێ ئەکەوێتەوە سەر تاکەکان خاوەن دەعواکە خۆی ئایا لە چەندێک مافی خۆی خۆشە بێ لە چەندێکی ئیکا بە تەعویز لە چەندێکی خۆش نابێ ئەو کاتە یاسا مەجرای خۆی وەرەگرێت و مەحاکم بڕیاری خۆیێتێت. زۆر باشە کاک سەرتیب لە دوسێ ڕۆژی ڕابردوودا خوبە تاڵەبانی و تێو ڕووداوانی کە ڕوویاندا لە چوارچێوەی چەسپاندنی یاسا بوو و چەسپاندنی ئارامی و ئاسایش بوو لە هەرێمی کوردستانە خۆشە لەسەرم قسەیانی بزانم ڕوانین و بۆ چۆنە چیە. بەڵێ بێگومان کۆمەلگەی سەقامگیر و کۆمەلگەی سەقامگیر و پێشکەوتوو ئەوەیە کە حکوومەت بەهێز بێ و یاسا بەهێز بێ یەک سەرچاوە هەبێ بۆ جێبەجێکردنی یاساکان و تەنانەت ئەو کۆمەلگایانی کە زۆر جار تووشی توندوتیژیە بن بە پێی ئەو لێکۆڵینەوانەی هەیە بۆ نمونە مەسایلی جێبەجێ نەکردنی یاسایە و کە یاسا جێبەجێ نەبوو جۆرێک لە وەکو لە کوردەواریە ئەڵێ پاشاگەردانی ڕوئەدا بۆیە ئەبێ یاسا کاری خۆی بکە لە کۆمەلگایە بەو شێوازەی کە هاتووە و ئەبێ کۆمەلگا ڕێک بخرێتەوە ئێمە بۆ نمونە هێزەکانمان ناوی ئاسایشە ئەبێ لە پاڵ ئاسایشە هاوڵاتیان هەست بە ئارامی بکەن پۆلیس کاروبارێکی پێسپێراوە ئەبێ کاروبارەکانی خۆی بکە بۆیە کۆمەلگا بێ یاسا نابێ یاسایش جێبەجێ نەکرێ بەڕاستی جۆرێک ئێمە تووشی کێشە و گرفتی زیاتر ئەبین و خەڵکیش هەمیشە بەڕاستی لەگەڵ جێبەجێکردنی یاساکانایە و جێبەجێکردنی یاسایەکێکە لە سەرچاوەکانی ئەوەی کە پێڵێن ئاشتی کۆمەڵایەتی چونکە بە پێی ئەو دراساتانەی کراوە ئاشتی کۆمەڵایەتی چۆن بەدی دێت یەکیان جێبەجێکردنی یاسایە یەکیان تەشجیعکردن و هاندانی حیوار و گفتوگۆ و لێخۆشبوون و ئەوانەیە یەکێکیان مەسائیلی بنەماکانی ئاشتی کۆمەڵایەتی
مەسلەی ڕۆشنبیری پێکەوە ژیانە بابەتێکی تر ئەچینە سەر بابەتی پەروەردەی هەموو ئەمانە کە کۆ ئەبێتەوە اینجا ئاشتەوایی کۆمەڵایەتی دروستە بێت. باشە کاک سەرتیب زۆر جار دەوترێ یاسا مەقاشێکە بەدەستی دەسەڵاتدارەکانەوە ینی هەر کات بیانوێ بەکاری دێنن دوایە لە کۆمەڵگەیەمەدا وایە بەڕاستی مەحاکم بە پێی ئەوەی کە هەیە وەکو دەسەڵاتێکی سربەخۆ جیا کراوەتەوە لە دەسەڵاتی تەنفیزی لە دەسەڵاتی تەشریعی و لە دەسەڵاتەکانی تر دەسەڵاتی ڕقابی و ئەوانە لە بۆیە ئەکەوێتەوە سەر یەکەم ڕادەی گەشەسەندنی کۆمەڵگاکان واتە یعنی مەسەلەن جێبەجێکردنی یاساکان وەک خۆی ڕێنماییەکان لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر ئەگۆڕێت ئەمە لە کۆی وڵاتانە هاتووە تۆ محامیت هەیە تۆ بابەتەکان ڕێکخراوە و لەوانەیە بەشێکیشی لەو بابەتانە جاری وا هەیە لە کەیسێکە ڕاست بێ لە کەیسێکە بەو شێوە نەبێ ئێمە نابێ یعنی ئەبێ دەسەڵاتی تەواو بدەین بە دادگاکان کاری خۆیان بکەن و ئەو ئێستا و دەسەڵاتەیە لە هەرێمی کوردستان بە پێی یاسا پێیان درراوە کەوێتەوە سەر بەڕاستی جیهەتی قەزایی کە ئەوان وەکو جەنابی مام جەلالی فەرموو نابێ هیچ گوشارێک لە دادگا و دادوەران و ئەوانە بکرێت و بەڵام هەر بە پێی یاسا هەردوو تەرەفی نیزاع دوو پارێزەریان هەیە وایە یاوان نیە بۆیە ئەکەوێتەوە سەر ئەوەی ئەی بۆ محامی بۆ دانراوە ئەبێ داکۆکی بکات دیفاعی لێ بکات لە قەزیەکە جاری وایە قەزیەکە دۆڕێنە جارێکی وای شەیە ئەیباتەوە و تۆ ڕۆژانە لە مەحاکی ماسەیریکەی چەندین دۆسیە یەکلایی ئەبێتەوە هەر لە بابەتە جیناییەکانەوە تا بابەتە مەدەنیەکان و خەڵکانێکیشن لەوانەیە هیچ پشت و پەنایەکیشیان نەبێ لە ڕێگەی پارێزەرەکەیوە توانیوێتی حەسمی داواکەی بکە بە بەرژەوەندی خۆی. باشە کاک سەرتیب ینی 2000 تۆی بینی دادگاکانمان سربەخۆن دادگاکانمان بێلایەنێن دادگاکانمان ڕۆڵیان هەبووە لە بەدیێنانی ئاشتی کۆمەڵایەتیە ئەبێت ئەو ڕۆڵە ببینن ئەگەر خەلەلێکیش هەبێ ئەبێ هەنگاوی زیاتر بنێن لە ئەم کۆمەڵگە ڕۆژهەڵاتیانەیە تۆ ناتوانانی وەکو بڵێ کۆمەڵگەیەکی ڕۆژ ئاواییە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان هیچ کاریگەریەکی لەسەر تاکەکان نییە بەڕاستی ئەوە ئەتوانی بڵێ وەکو مجتەمەعێکی خەیاڵیە بێ ئەگەر تۆ ئێمە وا هەستکەین کۆمەڵگەی کوردستان وەکو کۆمەڵگایەکی ڕۆژ ئاوایی وایە یعنی کاربەدەستێک لە هەرێمی کوردستانە وەکو کاربەدەستێکە لە مجتەمەعێکی زۆر زۆر پێشکەوتووە جۆرێک لە بۆ ئەم جیاوازیە زانی زۆر جارێمە وەکو نمونێکی سیر باسەکەین کاربەدەستێکە بینین لەویانە هەر خۆی مثلەن ئەنی بە تیشێتێکەوە بە پانتۆڵێکەوە دەگەڕێ بە جێگەیەکدا یان داوایەکی لەسەر بێ دەچێتە دادگا یان بە پاسکیلێکەوە چێ بۆ ئەم شتانە ئەبێ ئەو بابەتانە هان بدرێت خەڵک بچێتە بەردەم دادگا پێویستی بە ئەمانە قۆناغی گەشەسەندنی کۆمەڵگەیە و ئێمە لە بابەتەکانی تریشە هەوڵ دێن کە یاسا سەروەر بێ و نمونە باشەکان چاو لێ بکەینەوە زۆر جار ئێمە بینین کە لە وڵاتانی پێشکەوتووە بۆ نمونە سەرۆکی وڵاتێکە ئەچێتە بەردەم دادگا چوونە بەردەم دادگا هیچ عیبەیەکی تیانە و چونکە حکوومەت و دەوڵەت باوکی هەمووانە ئەبێ هانی ئەم جێبەجێکردنی یاسایە بدرێت بەڵام ئەمانە بە پێی قۆناغی گەشەسەندنی کۆمەلگا بابەتێکمان باس کرد لایەنی ڕۆشنبیری کۆمەلگەی مەدەنی قۆناغەکانی پێ دوایوانەی ناچنە بەردەم دادگا لایەنی ڕۆشنبیریان لاوازە ئەزانی چۆنە ئەبێ ئێمە جێبەجێکردنی یاسا وەکو بابەتێکی ئاسایی ببینین و هیچ بە عیبەی نەزانێت تاکێک کە بچێتە بەردەم مەحاکم چونکە دوجار وەکو باسمان کرد لە سەرەتای قسەکانە هەموو تاکێک خۆی بەشێک لە دەسەڵاتەکانی خۆی داوە بە یاسا یعنی تەنازوری لە هەندێ مافی خۆی کردووە بۆ دەوڵەت بۆ ئەوی کاروبارەکانی بۆ ڕێک بخە. باشە کاک سەرتیب ئێستا ئەو ڕووداوانەی لە هەرێمی کوردستانە لە ماوەی یەک دو هەفتەی ڕابردوودا ڕوویاندا یعنی دوو سەرۆکی جوڵانەوەی نوێ ئێستا لە زیندانە و ینی بەپی یاسا مامەڵی لەگەڵدا کراوە وەکو داوای لەسەر بووە و براوەتە مەحکەمە و ینی ئەمە چۆن دەبینی ئەم دیاردانە جاران دەوترا یاسا بەس وەکو دەڵێ ماسیە بچووکەکان دەکرێت یەکەم بابەتەکە جارێ بابەتێکی سیاسی
نییە لەسەر بیر و ڕای ئازاد بۆ نمونە گیرابێت کەیسەکەی کەیسێکی کۆمەڵایەتیە ئەوەی کە ئێستا کە سزای لەسەر وەرگرتووە و کەسێک هاوڵاتیەک شەکوای هەبووە لەسەری و محکەمەیش ئیشوکاری خۆی کردووە بەڕاستی ئەم بابەتەکە ئێمە ئەبێ ئەم کاگڕانکۆ ئەم بابەتانە ئاسایی بکەینەوە کە چوونی مەسئولان بۆ بەردەم دادگا نەبێت بە هەواڵی گرنگ وەکو چۆن ئێستا بەداخەوە ئێمە باسی کە موچەکەین موچە بێت ئەبێت بە هەواڵی هەرە گرنگ وانە چونکە حاڵەتەکە نائاسایی بۆ تۆ موچە لە کاتی خۆیان نایە خەڵک پێویستی پێیەتی کە موچەیەت ئەبێت هەواڵێکی هەرە گرنگ بە نیسبەت هەموو ماڵ و موچە خۆرێکەوە و حەقیشەوە بێت چونکە پێویستی پێیەتی لە کاتێکە هاتنی موچە زۆر کارێکی ڕۆتین و ئاساییەوە بێت لە تۆ بێتەوە سەر ئەسڵ لە سەری مانگا موچەکەی خۆی وەرگێ بڵێ چوونی بەرپرسانی بۆ دادگا ئەبێ ئاسایی بێتەوە دەستگیرکردنیان بەندکردنیان ینی هەواڵ نییە ئەبێ ئاسایی ئەگەر تا ئێسش ئاسایی نەبێ ئەبێ ئەم قۆناغە وردە ئاسایی بێتەوە لەوانەیە لە ساڵانێکی ڕابردووە قرس بوو بێ ئەمە بەڵام ئێستا من وە ئەیبینین کە کۆمەلگا ئەم بابەتانە بابەتی ئاساییە بەلایەوە و ئەوان لەوانەیە خەڵک ئەوەندەی چاوەڕوانی بژێوی و ژیانی خۆیەتی گرنگ نەبێ بەلای ئەوەوە کە محکەمە قەرارێکەدا با جێبەجێ بکرێت بۆ دەڵێ ئەم قۆناغە کاگڕانکۆ من مەبەستم لە قۆناغەکە تەنها پەیوەندی بەوە نییە کۆمەلگای کوردستان لەگەڵ 10 ساڵ پێش ئێستاە بۆ نمونە فەرقی هەیە لەگەڵ 20 ساڵ پێش ئێستاە کرانەوەی کۆمەلگا لە ئێستاە بابەتێکە بۆ نمونە سۆشیال میدیا دەورە بینێ بۆ نمونە ئێستا ئێمە دەیان زانکۆ و پەیمانگامان هەیە مەسەلەن تێڕوانین و پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێوان تاکەکانە ئێستا فەرقی هەیە لەگەڵ 25 ساڵە و ئەمە حاڵەتێکە کۆمەلگاکان و قۆناغ بە قۆناغ گۆڕانکاری دێتە پێشەوە و مرۆڤەکانە بێت لەگەڵ ئەو گۆڕانکاریانەیە هاوتەری خۆیان بگونجێنن مەسەلە ئەمە لە زانستی کۆمەڵناسیە ئێمە بابەتی قۆناغەکانی گەشت سندنی کۆمەلگا هاتووە ئێستا شتێکی ڕوون و ئاشکرایە ئایا کۆمەلگەی کوردی لەگەڵ 50 ساڵ خۆشبەختانەی سەمەنیشانی هۆشیاری کۆمەلگەیە کە دەبینین بەرپرسەکان ڕاپێکی دادگاکرێن ئەبێ ساڵانی پێشوو ئەم دیاردەیەمان ساڵانی پێشوو کەمتر بووە و ئێستا لای هاوڵاتی ئاساییە بۆیە ئەمە لەوانەیە 10 ساڵی تر ئاساییتر بێتەوە ئەم بابەتانە باسی ئەوەم کرد ئەمە وەکو لە زانستی کۆمەڵناسیە هەیە یعنی قۆناغەکانی گەشت سندنی کۆمەلگا لەوانەیە لە قۆناغێکا بۆ قۆناغێکی تر فەرقی هەبێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان ڕووداوەکان دیاردەکان تێڕوانینەکان لە جیاوازترە لە هاوڵاتیەوە لەوەی کە 25 ساڵی تر چۆن سەیری ڕووداوەکان ئەکا و ئێستا چۆن سەیری ئەکات بەڕێز کاک سەرتیبالی چاودێری سیاسی سپاس دەکەم زۆر سپاس بە بەشداریکردن لەگەڵ سەلامەت بە خێراتی